سڵاتان لێبێ بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ڕۆژ و تاعەت لە هەموو لایەک قبول بێ لە کۆتایەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان داین خوا لە هەموو لایەکی قبول کردبێ ئەم ڕەمەزانە. ئەمڕۆ بۆ بەرنامەیەکی تر هاتوونە تا یەکێک لە گوندە جوان و ناوازەکان کە گوندێکی مەشهور و بەناوبانگە ئەویش گوندی سەرگەڵووە بە حکمیەوەی کە سەیرانگەی سەرگەڵویشی هەیە گوندەکەیش بۆ خۆی شوێنێکی گەشتیاریە. ساڵانە خەڵکانێکی زۆر لە ناو هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش سەردانی سەرگەڵوو دەکەن و بە تایبەت دەچنە سەیرانگای سەرگەڵوو لە وەرزی هاوین و لە وەرزی بەهاردا. ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە دانیشتوانی ئەم گوندە جوان و نەخشینە گفتوگۆکەین، باس لە ژیانی گوندەکە ئەکەین، باس لە شوێنە گەشتیارەکانەکەین، باس لە بە حکمەوەی کە منداڵی زۆرژی تایە باس لە ژیانی منداڵانی شەکەین و باس لە مانگی پیرۆزی ڕەمەزانی شەکەین. و لەگەڵ ئەوەی شاپرسین خەڵکی ئەم گوندە جوانە بەچیەوە سەرقاڵن و ڕۆژانە کاتەکانیان چۆن بەسەرە بنەوە چۆن تێپەڕێنن و ڕەمەزانیان چۆن تێپەڕاندووە تا ئێستا و لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەم گوندە لە چه ئاسێکدایە گفتوگۆ و دەمەتەقی خۆشیان لەگەڵاکەین. ئێوەش بینەرما بن گوندەکە نزیکەی 150 ماڵێکی تێدایە و لەگەڵ ئەوەشە لە هەر چوار لاوە بە شاخ دەور دراوە نزیکە لە گوندی شەدەڵە و لە گوندی هەڵەدن و لە چواردەوری گوندی زۆر زۆری لێ. ئەمە ئەم زانیارانە لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان ئەیکەم بە پرسیار ئەوان وەڵامەکەیمانە دەنەوە. بینەرما من لەگەڵمانە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باش قربان جان الله خيرك بين احوال باشي تندرستي شلون باشي باشي واش بري تندرستي باشا والله باشا الله يقول سلامتك رمضان كشتان بيروز به اصلا لكوتاي رمضان بداخه رمضان يتودوا ده مال ان شاء الله بخير وخوشي بالروح سلامت بن يا ربي الله يقول سلامتك يا ربي. جاب سرتا يكسر ناسين يبكين فرمو دواتر شنو بابتك خذنا في بناسينا من كاج احمدي حاج الله يحمد شاوشيني حاجي احمد جان خەڵکی ئەم گوندەی ماڵمان لێرەیە سەرگەڕوو ناستاوە سەرگەڕوو هەر یەک تۆزە لەسەر خۆشت بڕی باشتر اینجا نازم بڵم چیت بۆ بەسکە باشە کا حاجی ئەحمەد هەر لەم گوندە لەدایک بووی؟ بەڵێ هەر لەم گوندە نیشتە جێ بوویتە؟ هەر لەم گوندە لەدایک بووم، لەم گوندەشنی وڵای گوندەکەتانەوە خۆشە ماشەڵڵا حیفە بچتە دەرەوە لەخوا بەزیاد بێ هیچ گەڕی نەخۆش بێ. الحەمدولێ زۆر خۆشە. باشەمە لەگەڵ ئەوەی کە زۆر خۆشە ینی پێداویستەکانی ژیان و پێداویستە سەرەتایەکان شتێکی پێویست بێ هەیە لە ناو گوندەکەیە؟ وڵای حەچی شتێ پێویست بێ هەیە هەموو شتێکەیە هەموو شتێکەیە دوکان و بازاڕی باشی هەیە ڕۆژێ ئەنواعی سارە دێ هەر شتێکی بتوێت لەم دێ پەک ناکرێت. سپاس بۆخوا. لە ڕووی خزمەتگوزارە لە ڕووی خزمەتگوزاریشەوە خراپ نین ئەنی کێشە و مشکلتان لەخوا بەزیاد بنەوە وەڵڵا. سپاس بۆ خوای گەورە. وەکو پێویستی نقصانی هەر هەیە بەشێ ئەمان وەکو ئیشی باشیمان بکراوە بخوا پیا نەبێ بەوە برین ناخۆ ئیسانە بێ ینی باشەکانیراپەکانش ببینێ. ئەمە منهۆڵ لە ئاخری دیەوە تا ئاخری ئەوەی دیەوە تا ئاخری دیکراوە زەرابی هەموو ناودوێ لەسەرا. سپاس بۆخوا. زیادێت پیرمان بۆ کراوە و کۆڵانانە زۆری چی من تو کراون ئیشێکی جوان کراوە ینی بە حەقیقەت ئیشێکی کرامان بۆ نەکراوە وەک وەکو ڕووی تەندروستیەوە بڵێن تۆزێ لە مالی داوای دەرمان و شتەکەی خەسەکانەوە شتی کەمە کێشە و کەم و کوشتەکان لە شاری لەوانەیە هەیە. ئەی مام ئەحمەد جان بەڵێ لەش ساق بێت بەچیەوە سەرخاڵی لەم گوندەیە؟ واللهی من وە خۆم تۆز عیب نەبێ نەخۆشیم لەگەڵا بەڵێ وەکو ئیشەتی ئیشێ نایکەم ئیش وشت ناکەی مزگەوت بڕم ماڵێ ئیشی باخ و شتی خۆشم ئەگەر توانم ڕەزم هەیە ڕەز هەیە ڕەزەکەی خۆم ئەی بڕم و بنمێوێکم خزمەت یەکەم ڕزەکە خۆم خزمەت دەکەم ویسکە ئیش تێکاری شتشم خراپ ناکەم. سپاس بۆ تاقە و توانایەوە هەیە تا ڕزی خۆم ینی باوەندی توانام بۆ ئەوەندە یەکەم ئیشەکەم نازم خۆم عەزەل نادەم لەقەدەر توانای خۆم ئیشی یەکەم. سپاس بۆ خوای گەورە سپاس بۆ خوای گەورە. ئەی ڕەمەزان لە بڕووی کە نەخۆشیش بوویت بەخوا پارەکە ئەزیەتی نەدای پار نیوەم پێ نەژینا ئەم ساڵ ڕۆژەوە من
بەڕۆژم لە خوا بەزیاد بێ تا ئێستا کێشەم نەبووە. تا سوپاس بەخوای کێشە نییە. خۆی من دکتۆریش پێ وتم نابێ بیگیر ڕۆژوو بیگری دایم تۆ پێویستت بە ئاو بە ئاو خواردنەوە بەڵام هەر تۆ تحملم نەکرد خۆم پێ هین نەکرا هەر چۆنیش بێ شانمدایە بەرێ حولی خۆتی خۆی گەورەکتم هەریانگرم ئاجارە تاسا کێشەمان نییە. ڕەمەزانێکی خۆشە و نە ساردە نە گەرمایە هیچ کێشێکی نێزیۆشی تیادێ زۆر خۆشە جەوەکەی. سپاس بەخوای گەورە. مزگەوتەکەتان ئاوەدانە؟ لەخوا بەزیادی مزگەوتێکی زۆر ئاوەدانە. مزگەوتێکی خۆشە. ئاراوەڵڵا وەڵا خۆشە. مزگەوتێکی زۆر مناڵی زۆرتیایە مزگەوتەکە؟ ئاراوەڵڵا ماشەڵڵای واران 4 سەف بەز منداڵە. ماشەڵڵا. مزگەوتەکەمان قەڵەباڵغی واران زۆر لەش ساغ بێ. شەوانەش لە مزگەوت دانیشن هەر بۆ شەوانی قەدر لەیلولقەدر لە 40-50 نەفەری کەم تێلێنێ 100 نەفەریشی لێ زۆرە ماشەڵڵا بۆ گوندێک ئەمە زۆرە. بەڵێ باشە. ڕەمەزان بەرە کۆتاییە چێ؟ بەرە کۆتاییە چێ وەڵا بەرە کۆتاییە چێ وەشی نەماوە. ئیتر وای گەورە ئەمەدای ئینشاءالله ئەمە میوانێکە و وردۆر لە ماڵاوێمان لێکە. بەڵێ ڕەمەزان ساڵێکی ترە گەڕێتەوە بەڵام ئێمە خۆ دیار نییە ساڵەتر وای زانە ئێمە ئەگەینە ساڵەشکە ئەو کاتە یاخوددا ئەوە خۆی زانە چی شتێک زۆرە دڵتایە حەزەکەی لەم ڕەمەزانەیە خوا بۆتی بەدی بێنێت. وڵی جا چ شتێک لە ئەمەزان وڵی من دوعام بەس ئەو بە لە ئەوە ڕەمەزانە خوایە ئەم نەخۆشی بنێن ئەم ڕەمەزانە پێ بگیرێ بە ساغ و سەلامەتی بەس هیوادم ڕەمەزانەکە بگیرم. ڕەمەزان مانگی خۆشە. هیوادم ئەم ڕەمەزانە بۆ بە ساغ و سەلامەتی پار نەختێکم بۆ نەگیرا ئێستا لە دڵما گرەیە فیدێشم داوە بەس هەر مرتاح حەزەکەی ئەنی بە ڕۆژوو بیشکە موسڵمانان لە تەواوی دنیا ڕێز لە مانگە پیرۆزاکردن و بە ڕۆژووە بن و خۆمان لەو دەستیوانێ بڕوا ناکەم ڕۆژنی خواردێ ماشەڵڵا بەس پارێک بەهۆی نەخۆشیەوە 3-4 ڕۆژم لێ خوارد ئێساش ئەسەوی بۆ خوازم خوا بۆتی قەرەبوو بکاتەوە ئەگە عوزریشە هەبێ هۆکارەکە بێ ئینشاءڵڵا لای خۆی بێ هۆکار نەبوو هۆکارەکەشی زۆر تینم بۆ هاتبوو لەش ساغ بێ یاخوا لەش ساغ بێ یاخوا خۆی گەور سلامەتانکە. ئەم مناڵانە مناڵی ئێوەن مناڵی ناودێن هەرەکەی مناڵی وەرنوەرمێکی هەرەکەی وەرن ناودێن ئەمە ێواران هەموو لە مزگەوت وەرە تۆش وەرە وڵا ئەمە توی بینەمو لە مزگەوتن ێواران هەموو جارە من مناڵەکانە بینم لە مناڵانە بینم لە گوندەکانە اینجا ها لەگەڵانە قسە بکەم و ئەم لەولایەک ماچەکەین و سوحبەتیان لەگەڵاکەم ئیتر ئەڵێم بام جارە بە دیارەوە بچم بۆ لایەن ئەی بە پیا شتێکی پێ نەبێ وایە وەرن دڵی پێ خۆشم مناڵ بێ قەڵچی لە دڵی خۆشەی نەبێ نەخۆڵێکم بێ ناوخوا نەخۆڵێکی جوانە ها ئەڵی وەرە جانەکەم وەرە قوربانەوە وەرە هەستا لە نەخڵەیە ئەوە نەخۆڵ ئەوش بۆ تۆ وەرە گوڵەکەم وەرە بۆ تۆش ئەوش نەخۆڵ قوربانەوە وەرە جانەکەم وەرە تۆش وەرە وەرە لێ وەرە ئاوێ جان تۆ سەیری کاکە عومەرکە نەخڵەکەش لە ڕەنگی مامەکەیەتی ڕەنگی مامەکەی و بابەکەی لەشتان ساغ بێخە نوێژی جانان بێ مامۆستاجان ئینشاڵڵا ئێمە بەردەوام بین لە ناو گوندەکەیە چاوەدڵم ڕۆن بە قسەکان بە قوربانەوە خی گەورە سەلامەت بە قوربانەوە زۆر سپاس مامۆستاکەین لە گوندە جوانەکەی سەرگەڵەوە بەردەوامە بین لەگەڵتانە ئینشاءڵڵا هەم دیمەنی ناو گوندەکەتان بۆ دەگوازینەوە و لە هەمان کاتا ئەو خەڵکە شیرین و بەڕێزی ناو گوندەکەیش گفتوگەی زیاتریان لەگەڵ ئاکەین هەم بۆی ئاشنای گوندەکە زیاتر ببن و خەڵکەکە زیاتر بناسن و لەگەڵ ئەوەشا چێژ لە دیمەنە جوانەکەی گوندی سەرگەڵوو ببینین بێگومان هەر گوندێک هەر کۆمەڵی دیمەن و تایبەتمەندی خۆی هەیە کۆمەڵێ سیفات و کۆمەڵێ شتێک هەیە کە جایکاتەوە لە گوندەکانی تر هەموو گوندەکان کۆمەڵە سیفەتی جوانجوانن هەیە کە هەرەمیان چێژبەخشن هەرەمیان سوودبەخشن ئێمە ئەمڕۆ لە سەرگەڵین بابزانین دیمەنە جوانەکان چین و شتە چێژبەخشەکان چین و ئەو زانیارە نەچین کە پێویستە بیزانین لەسەر گوندەکان و لەسەر خەڵکی گوندەکان لەگەڵمانە.
السلام عليكم سلام ورحمة باش الله. قربان جان خابر. أحوال سونا سلام. تو شوني جاني من خاصة قولوا زوج أحوال أصفار. باشا الحمد لله. يا أخوا خاصة باش قولوا. بالسلامة يا أخوا خابر خير. يا أخوا بيبي دنگو باسی گوندەکەتان والله لا خواب زاد ئاوادانە ماشاءالله لا خواب زاد بارا الله زاد باش. یاخوا نەشتان ساغ بێ سلام. ڕەمەزانتان چۆن تێپەڕان تر بەرەو کۆتایەکانی چین والله رمضان بعام شكر خلق بروجو يعني كم يتيا بروج نبي دريشي هبيا نخوش يدري خاني هبي وشتانا وایە او بروجو نبي نجي عام مشكل بروجو لا خواب زاد یەکمان وایە ئەی ئەوم بۆ باسکە خەڵکی ئەم گوندە زیاتر بە چێوە خەریکن والله زاد بزوري باغداريه و بزوري اجلداري اوشتانا هيك كنيه ليرا او هبي اجلداريه يا باخذ ئاژەڵداری زۆرە؟ بخواكم کەمی لا والله زوري تاني ئەی وەکو فەلاحەت بخوای كان جێگای فەلاحەت مان نییە نییە ناوەڵ بەس ڕەزوانتان هەیە بەڵێ ڕزما زۆرە چی بەناو ینی چی شتێک بەناوبانگە لەم گوندەیە وڵاترێ ترێ بەڵێ ترێەکەی بەناوبانگە بەناوبانگە بەڵێ ئەراوەڵە باشە ئەنی سەرگەڵ و ترێکە بەناوبانگە بەڵێ بەڵێ ئەراوەڵە زۆر هەر گوندەکانی دەورە پرشیشی ئەوەی کە من ڕۆشتم زۆر ڕەزی زۆرە بۆچی وایە بەعام وڵا بەعام ئەم منتیقە مەشەدەڵە و هەڵەدن و ئەم گوندانە خۆی منتیقەی شاخەیە منتیقەیەمە جێ فەلاحەتیشتمان نییە بەڕاستێکی بەڵێ. ئەوەی کە هەیە با ڕازشتا یعنی ئەوەی کە هەیە ڕازە یا ماڵاتداریە هیچ کە نییە خۆت ڕەزە هەیە بەڵێ باش ئەم ڕەزا بەڵێ ئێستا تام و چێژی ئەم ترەیە چی خۆشیەکە ئەمە ترێ هەندێک شوێن خۆشترە لە چاو هەندێک بۆ شوێنی خی تری ئێرە خۆی هەر باخی خزمەت کرێت ترێکی خۆشە جا ئێرە ئامی زۆری خزمەت دەکرێت ترێکی قەڵەوە ترێکی ئاودارە ترێکی وشک بێت تەوی کەوشک بۆ خۆش نییە وایە تۆ هەشتێک بە هەر میوەیەک بێت کە ئاودار نەبێ گۆشتن نەبێ خۆشییان نییە جۆری خاکەکە کاریگەری هەیە لەسەرەوە وڵی خاکی بەس بۆ ڕازشتی وابێت بەسەبوون ئەم تریکە لێرە هەیە ئەنەگە لەقیشی لێ بکەیتەوە بیبێ لە گەرمیان بینێژی وەک یەک دێت ناچێ بۆچی وایە وڵی بە منتیقا گۆڕێ ئێستا شوێنمان هەیە شوێنمان هەیە بڵێ لە قامیشەوەی ترێکی هێتری ڕژمیلی پێڵێن لە منتەقەکەم هەڵ ناکەوێت هەڵ ناکەێت هێناویشمانە ناوەڵاوەگەوی هەڵ ناکەێت لە شێستانەکان لەوانەیە هەڵکەوێت بەڵ لە گەرمێنەکەی وەک ئەوەی دەرناچێت ناوەڵ وەکەو دەرناچێت ناوەڵە ئەنی هەر شوێنێک هەر شوێنمەندی خۆی هەیە ئارەوەڵە هەر شوێنە و بڵێ هەر بەمەندیشتێکە بە هەناری هەواکەیەتی هەیە هەڵا هەناری هەڵەبجا لە بادینان ئەی نێژی قەناتم نیەوە خۆی دەرچێت هەڵەبجە دەرناچێت خەر خاکەی گۆڕێسا ئێرەش ئەم جوێزە هاتە بە زۆری جوێزی ئیسرائیل لەم شتانەیە وردە وردە دێتە بەری وشکە بێ دێتە بەری وشکە بێ ساڵان کاتی خۆی جوێزی کوردی هەبوو لێرە بڕەکەی ماشەڵە قەدی دوو باوەژێ لێ نەگەشتێتەوە ئێستا گوێزەکە قەدی ئەوەندە لێدە وشکە بێ بە خۆی ئەو هەواکەی پێ ناکەوی ئێرە ئەو گوێزە کوردیە بە عامل ئەوەیە هات کە لێرە بنێژێ بێگومان ئەوش وایە ئەی باشە تۆزە باستی ئەوم بۆ بکە ماشڵام گوندە زیاترۆک و ناحەیە و شارێک خۆی ئەنوێنێ ئەوە دوکانتانەیە و وڵڵا اینجا شارەوانیشمان هەیە بڵێ شاروانشتانێ هەیە ئەمە دوکانی چی نەمانی پشتەوە وڵای ئەمە دوکان ئەمە قەسابیە گۆشتێشە بڵێ لێ قەسابشتی هەیە لێرم جەمی دۆشتی هەیە ئەم شتانەیە لێرە ئەمە چرا سازشتەیە شتی کوردەواری هەموو شتێکی هەیە بەڵاوی کە لە سەری نووسرا بڵێ هەنگوین و گوێز هەنگوینی شەیە بەڵێ هەمووی هەیە ئەراوەڵا هەمووی ئەم ناوەیە بەڵێ بەچەندە شو لێ هەنگوین وڵای هەنگوی نەزانێ هەنگوینی چاکی هەنگوین هەیە هەتا 100,000 ژەڕوە هەنگوینی شاخە هەنگوینی دارجیایە هەنگوینی چیە و تۆ لە نێزیک ناودێبێ لەوانە هەیە شکری براتێ ئەو هەنجوینانە بە 10,000 و 15,000 بەس هەنجوینی ئێرە ئامی شکری ناداتێ بتێنێت هەنجوینێ لە چلی کەمتری نییە چلە و 50 و 60 بۆ سەتی ژەڕۆ هەیە لە شێوەی دەزێتەوە لە شاخشتیوە بە سەتی ژە فرێشتێ بەش ساغ بێت ڕۆزە خۆشحاڵم بە گفتوگەکەم قوربانە زۆر سپاس. دیانە سەری بەرنامەکانی جەنابتم کرد هەندێکی بینی
دەست خۆش خی گەورە سەرکەوت دەستە ماسەکە مامۆستاجان زۆر جوان بەخێراتن خی گەورە سەلامەتکە بە قوربانە یاخوا بەخێر بن دەستە باسەکە مامۆستاجان ساڵێ خی گەورە لێ خی ڕازی گەورە هیدایەتان با و ئامین. فەختانکە ئارە وڵام هەر کارێکی جوان و باش کە ئامین. استیفادە بە میلەتەکە اللهم ئامین ئامین یا ڕەبی خوا بە سەلامتان قوربانە مامۆستاجان اینجا من زۆر سەرسامم بە دیبەنی ئەم سروشتە جوانی سەرگەڵ و والله ماشەڵڵا هەندی بنەکەی ئێرە هەر زۆر زۆر یان هێرسری ئاواکەی سوپاس بۆ خوا. سبحانەڵا بەفر و سەوزایی و شاخ و مزگەوت و ینی زۆر دڵگیرە دەنگی چۆلەکە و پەیر و ئیتر سروشتێ ئەڵڵا بینەخشێنێ هەروە هەرە جوانە بێ تایبەت بێ ئەگەر دەستی ئینسانی تیاویای احتیممالی هەموو زۆر بێ و دارودرەختار وشە بووایە مامۆستا وەڵا بێگومان هەر گومانی تیانە مامۆستا چی بکەین بۆ ئەوەی کە ینی ئەم سروشتە ئەوامان لێ بکە ینی ئیمانمان پێی بەرز بێتەوە نەوەکو تووشی هەڵە و گوناهمان بکەیان چۆن ڕێز لەم سروشتە جوانی خوا بگرین و نیشێوێنین ئیتر وەرزی بەهارە لە دوای ڕەمەزانەوە بە دڵایەوە خەڵکیێچێتە سەیران و گەڕان و سەفرە وڵا بە تاکید ئینسانی ئیماندار خۆی پێغمەری خوا ساسەمە فەرمێ ئیماندار وەکو بۆنێکی خۆش وایە ئەگەر تۆ بۆ نەکەش نەکڕی خۆ بۆ نەخۆشەکەی هە بەسەر تادیە بەڵام ئینسانی ئیماندار کە چوە دەشت و دەر ئەبێ هەروە بێ بێت دایم جێ دەستی دیار بێ بە جوانی لە ڕووی جوانیەکانەوە و بەردەوامیش ڕێژ لە سروش بکرێ ئەجایشێ لە سوپاسکردنی خی پەرۆدگار سوپاسی نیعمەتەکانی خی پەرۆدگار ئەوەیە کە تۆ کە کوێ ئەو سروشتە بیپارێزی کوێ سەرکانی و ئاوێک لە باتی ئەوەی کە خەڵک بەردی تێکا و لە باتی ئەوەی عراقی لەسەر بخواتەوە سوپاسی خی لەسەر پاشەڕۆ بەجێ یا پاشەڕۆی لەسەر بەجێ بێڵێ پاشەڕەوەی بکاتە ناو علاگەیەکی خۆڵە و بە جوانی داینێ تاوەکو خەڵکی کەش ئازار نەدا ئازاری دڵی ئەو کەسانە نەداکەوە گەشتیارن و ئەچنە سەر ئەوکانی ئاوە و ڕێز لەم کانی ئاوە بگرێ بە شێوەیەکی کەوا خوا پێی خۆشە ئەجا ئێمە بمانێ و نمانوێ خەڵکانێک هەیە ئەچێتە سەیران لە باتی ئەوەی دڵی ئاسوو دەبێت کە یێتەوە دڵی تون دەبێت ئەوەش هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ زۆرش زۆر جار لە باتی ئەوەی کە تۆ دڵ مرتا بێ و مێشکە مرتا بێ تەماشاکەی بەهۆی دەهۆ و زۆر ناو هەڵپەڕین و هەندێ شتی نابەجێەوە زۆر جار نێرگەلا خوێ خەڵک بۆی تەندروستی باش بێ ئەگەڕێ ئەچێتە سروشتەوە بۆی کەەوە جەوێکی باشتر وەرگێ سروشتێکی باشتر ببینێ بەڵام تەماشاکە مێشکی خۆی ماندووەکە ئەمەش وەکارە بۆی کەەوە ئینسانەکان مرتاح نەبن بەڵام کاتێ تۆ مرتاحی کە تۆ ئەچی هەم خۆشت ئاسووداکەی هەم خەڵکیش ئاسووداکەی سروشتەکە پاوخانی ڕائگری نەزەرە لە ژینگە ئەدەی لە دارستان ئەدەی و نەزەرە دیژلەکانی و ئاوەکان ئەدەی لەبەرەوە ئینسانی ماندار بەردەوام هەوڵ بدا شێوەی جوانی خۆی پێنیشان بدا شێوەی جوانی ئیسلامەکەی پێنیشان بدا تاوەکو دیویەکی ناشرین کەوا ئیسلامیش پێ قبول نییە بێگومان وایە زۆر باش مامۆستا ئەوە تر وەرزی بەهارە بۆ هیوایەمەوەی کە ئێستا جۆمان لە ئێگرۆمان بینێ کە ئەچنە سەیران ئەچنە دەرەوە ینی یەکەم شت خوا لە خوان زیویر نەکەن دووەم شت ڕەمەزانان بیر نەچێ چەند سنەکەمە عیبادەتەکەین و بەڕاستی بە ڕۆژێکەکەمی تەواو نەکەینا وزەمان تیاابێکە ئیشاڵا هەمیشاز بە چاودێری خوا بکەین ئەمە لەگەڵ ئەوە شارێز لەو سروشتە جوانیش وەربگرین ئەمی کە خوا بەهاری بۆیان بە خولخاندووە ماڵستا پێم خۆشە تۆزێ باسی ڕەمەزانم بۆ بکەی ئەم ڕەمەزانە لەگەڵ ئەم نوێش خوێنانەیە لەگەڵ گوندەکەیە زیاتر چی شتێکە بۆ باسەکردن کەش و هەوای ڕەمەزان چۆن بوو لە گوندەکەەوە لە ناو مزگەوتەکە بەتایبەت وڵی ئەلحەمدلله ئێرە کەش و هەوای جومعە و جەماعەتمان و بە تایبەتیش ڕەمەزانمان ئەلحەمدلله کەش و هەوایشی گەرمە سوپاس بخوا گەرم و گوڕیەکی پێوە دیارە ئەلحەمدلله خەڵکی ئێرە سوپاس بۆخوا لە جومعە و جەماعەتیانە الحمدلله گەرم و گۆڕن و ئەوەشی کە ئێمە باسی ئەەکەین بۆ خەڵک زیاتر نەسیحەتکردن و ئامۆژگاری هەم خۆمانە و هەم خەڵکیشە بیرهێنانەوەیە فذكر فإن الذكرى تنفع المؤمنين خوا سبحانه وتعالى فەرمێ بیری مسلمانان بێنەوە ئیمانداران بێنەوە چونکە ئەم بیرهێنانەوەی سوودمان پێگەێنێ زۆر شتێ ئێمە ئەیزانین بەڵام لە بیرمانەچێتەوە واتە ئەم زانینە هەتاوەکو بە بیرمانێتەوە سوودمان پێ ناگەێنێ لەبەرەوە ئێمەش ڕاستە مسلمانان زۆشتیان بیستوە ئیمانداران زۆشتیان بیستوە بەڵام پێویستە کە بیریان بهێنیەوە ئێمەش بە تایبەتی لە ڕەمەزانە باسی دیمەنەکانی ڕۆژی دوایی و بە هەم حاڵی تاوانباران و بێباوەڕان هەم حاڵی ئیمانداران ئەگە ئینسان
ئیماندار بێ خی پەرۆگار چۆن پێشوازی لەکات چۆن ڕێزی لێگرێت چی بۆ ئامادە کردووە هەروەکو چینی سەحابە عليهلەیهم السلام تەماشاکەی چینی سەحابە خی پەرۆگار وەسفیانەکە مژدان ئەداتێ هەر لە دنیا پیانە فەرمێ ڕضی الله عنهم وڕضوا عنه پیانە فەرمێ ئەوە خی پەرۆگار لێتان ڕازی بۆ ئەوانش لە خی پەرۆگار ڕازین لەو بەشە ڕازین کەوا خی پەرۆگار پێداون ئەمە هۆکارەکە بۆ چی ئەگەڕێتەوە ئەوەی کە سەحابی پەروەردە کرد شەهادە نەبوو ئەوەی سەحابی گەورە کرد شەهادە نەبوو شەهادەی ئەوان ئیمان و ئیخلاص بوو بەخوا برا سەحابیەکمان نەبیست بڵێن دکتۆرای هەیە سەحابیەکمان نەبیست بڵێن دبلۆمی باڵای هەیە سەحابیەکمان نەبیست بڵێن بەکالۆریەس و ماستەری هەیە هیچ کەم لەوانیان نەبوو بەڵام لە ئەخلاق و لە ڕەوش و لە پەروەردە لووتکە بوون سەدان و هەزاران و ملیۆنان خەڵکیان پەروەردەکە کە خاوەنی شەهادەیە عەلەیکم سەلام وەرەحمەتوڵڵاه سەدان خەڵکیان پەروەردەکە کە خاوەنی دکتۆرایە خاوەنی دبلۆمی باڵایە چه پەروەردەی کرد سەحابی ئەوان بە ئەخلاق و ڕەوشتیان دینیان گەیان وەڵڵای برا فتوحاتی ئیسلامی کە کرا ئەگە بەس بە شمشێر بکرا نێگەیشتە شەرق و غەرب بەڵام ئەوەی کە گەیاندی پەروەردەی جوان بوو ئەخلاقی بەرز بوو ئەخلاقی بەرزی سەحابە بوو ئەوان کاتێک کە بوونە خەلیفە بوونە خزمەتکاری میلەت بەڵام سبحانە تەماشاکەی ئێستا هەموو دەسەڵاتدارانی جیهان کە حکومەکە مەسە میلەتەکانیانە میلەتیان کردوتە خزمەتکاری خۆیان ئەوان بەو ئەخلاقە بەرزان بوونە گەورە بوونە ئەستێرە بوونە مانگ بوونە خۆر ئەوانە کە ڕووناچیان بەخشی بە ئەخلاقی بەرزیان بوو ئەوان توانیان لە ڕێ ئەخلاقەوە تەماشاکەی بەسەرهاتێکە کاتێک ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ سەردانی عومەری کوڕی خەتابەکە ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەردووشیان لە دەرگا ئەدا عومەری کوڕی خەتاب خەریکی وەزیفەی موسڵمانانە ئەفەرمێ چێیە ئیمامی عەلی فەرمێ ئەوە منم ئەی ئیمامی عومەر ئەفەرمێ بۆ کاری خۆدات و یا بۆ کاری موسڵمانان ئیمامی عومەر خەریکی وەزیفەی موسڵمانانەوە کە بەڕێکردنی کارەکانیانە فتیلەیەکی داگیرساندووە ئەفەرمێ ئەگەر بۆ کاری خۆدات و فتیلەکە کوژێنمەوە ئەگە بۆی موسڵمانان هاتووی با ئیشکە ماشەڵڵا تۆ تەماشا ئەفەرمێ و بۆ کاری خۆم هاتوو بۆ کاری موسڵمانان هاتوو بۆیە فەرمێ با فتیلەکە ئیشکە ئەوان لە خەمی ئەوەیە بوون فتیلەیەک لە بەرژەوەندی خۆیان ئیش نەکە بەس لە بەرژەوەندی موسڵمانانەوێ ئێستا نەک فتیلێک بە تەنکەرە نەوت و بۆری نەوت دەڕوە لە خزمەتی خۆیانە ناخەنە خزمەتی موسڵمانێکی جەبێ بە 400,000 بەرمینێنەوەت بکڕێت خزمەتکاری وان نابێت بەرپرسیارەتی وان نابێت بەرپرسیارەتی وەک ئەوانە ئەبێت ئەوانە کاتێک کە خەلیفەتی موسڵمانانیان کرد بە ئەخلاق و ڕەوشی بەرزیان توانیان گەورە ببن بچنە دڵی خەڵکەوە وەڵڵای هەر بەرپرسە بیە بمێنێتەوە بیەوێ خەڵک لەگەڵ یابێ واللهی ئەگەر ئەو ئەخلاقی ئەوان جێبەجێکە پێویستی بەوە نییە قافڵی سیارە و حیمایە بەدوایەوە بێ پێویستی بەوە نییە کەەوە سارەی دەرعی پێبێ خەڵک بۆ خۆی حیمایەتیەکە ئیمامی عومەر خەلیفەی ئیمانداران بوو کاتێکە گەورەکانی ڕۆم ئەچوون سەردانی بکەن وتیان کوا ماڵەکەی کوا کۆشکەکەی وتیان ئەڵاوەتە لەبەر دارایە خەوتووە دێخەم خەوتووە تەماشاکەی ئەمە چی بووکە تەماشا سەیرەکە ئەچێتە لای ئیمامی عومەر لەبەر دارێکە بە تەنیا نەحیمایە هەیە نە کەس چواردەوری گرتۆ بیپارێزێ فەرموون کاکە تۆ بە جوانی حکومەتکردن بە دادپەروەرانە حکومەتکردن بۆیە خەڵکیش هەر هەمووی حیمایت و خواژەت پارێزی و بێ خەمدەی خەوتی کەس لەو کەش و هەوایە خەمی نییە لەبەرەوە بۆچی کاکە من و تۆ ئەتوانین بەبێ خەم سعات دوو شەو بڕۆینە دەرەوە لەبەرەوە کاکە زوڵمم لە کەس نەکردووە ماڵی کەسم نەخواردووە حەقی کەسم نەخواردووە ئەوەی کە پێمانە پەیامێکی جوانە پەروەردەکردنی ئەو خەڵکەیەکەوە لە دەستی یەک ئەمین بن لە داوێنی یەک ئەمین بن لە چاوی یەک ئەمین بن لە زمانی یەک ئەمین بن ئەمەمان پێ ئەم پەیامەمان پێ ئەم پەیامەمان پێ ئەم پەیامە ئەگەنین بەجوێی ئەیم بەجوێی خەڵکە بۆ ئەوی کەوە ئەو خەڵکە هەمووی لە یەک ئەمین بێ ئەوە ئیسلامە ئیسلام ئەمەمان فێرەکە ئیسلامیش ئەوەی فێر کردی و بەڕاستی من هەموو کاوتومە ئەوەی کە سەحابی کردویانە بە ئەخلاقی بەرزیان بە ئیمان و ئیخلاص کردویانە شەهادەی ئەوان ئیمان و ئیخلاص بوو بەڕاستی ئێمەش ئەوەی کە باسمان کردو لەگە خەڵکی ئەلحەمدولیلا خەڵکی ئێرە سوپاس بۆخوا خەڵکێکی باشە گیانێکی هاوکاریان تایە سوپاس بۆخوا
بەدەم یەکەون برایەتیان هەیە سوپاس بخوا الحەمدولله ئەمەش جێ دڵخۆشیە سپاس بۆ خۆی گەورە. ئەوەش ئەبێ ئیشی هەموو مسلمانێک بێ ئەبێ بەرنامەی هەموو مسلمانێک لەش ساغ بێ ئێمەش دڵمان پێیان خۆشە سپاس بخوا یەخۆ لەش ساغ بێ یەخوا هەربێ سپاس بۆ تەشیرینەکانت بۆ ئامۆژگارەکانت خی خی گەورە بپارێزێ و هەمیشە بوو هێڵە بۆ خزمەتی ئەم گوندە جوانە بۆ خزمەتی مسلمانانیش خی گەورە ئێوە سەربەزی بە قوربانم چاو دڵم ڕووناوەسەجان بەسە ماسەکەم پێم خۆشە یاری بە قوربانە بم خی گەورە سەلامەت وعدم پێ بن کاک خی گەورە سەلامەت ئەو پیاوەش ڕازیەکەین کاک سەلامەت ڕازیە مامۆساجان لای من بن و لێرە لە خزمەتان بە قوربانە پێمان مامۆساجان خۆشە خی خی گەورە گەورە سەلامەتاکە سەربەزی دنیا و مامۆساجان قیامەتتان بەسە ماسەکەم یەخوا بێ بێت ئامۆژگاری ئەمەش بۆ هەم بۆ جەنابتان هەم بۆ خۆمان هەم بۆ بەرپرسان ئەوە یەکەوە ئیخلاسمان هەبێ ئیخلاس بۆ خۆمان بۆ کۆمەڵگەکەمان بۆ نەوەکانمان بۆ ئەوەیکەوە نیشتیمان و وڵاتمان بەرەو پێش بچێ بۆ ئەوەیکەوە بتوانین بەڕێوبەرایەتی ئەم وڵاتە بکەین بتوانین حکمی ئەم وڵاتە بکەین پێویستمان بە دڵسۆزیە دڵسۆزیش لە کار و کردەوەمانە دەرەکەش خی گەورە سەر بەردایمە هەر لە ناو گوندەکەیە ماشڵا منداڵی زۆر ژیر و عاقڵ و ڕێکوپێکی تایە پێمان خۆش بوو بەدر لە پیاوڕیشتپێکان لە چین و جێژە جیاوازەکانی ناگوندەکە هەندێک لە مناڵانیش دیسان وەرگین مناڵان هەمیشە جوانێ بەخشن بە بەرنامەکانمان وایە پێکمان جا با لە تۆ دەست پێ بکەم ڕۆزانجان تۆرە پێشەوە گوڵەکەم چۆنی باشی یەک بناسین تۆ ناوت چیە منیش ئارشم شکەزایەک مێناوی هەنیە وەکو تۆ عاقڵ و جوان ڕێکوپێکە قسەمان بۆ بکە بزانم تۆ چیەکەی پۆلی چەنی من لە پۆلی چوارم ئەم چواری خۆمان من لە پۆلی چوارم ئە چیمان پێشکەشەکەی چیە زانی بۆ منە چی لە مەکتب چی فێرەکەن لە مەکتب فەریوانەکانمان ئەەکەن بۆ نمونە ئەگەر ئامۆژگاری مناڵەکان بکەی چیان پێڵی ئەڵام ئاقل بن لە ناو پۆلە گوێڕاڵی مامۆستا بن فەریوانەکان ببن ئەی لە دەرەوە لە دەرەوە شەڕیان پێڵە شیرینی کەم بخۆنا بەڵە شیرینی کەم بخۆن چونکە بەدانەکانمان چونکە ئەنی بۆدان زۆر زۆر خراپە شیرینی بەڵاوە دەبێت کەم بیخۆین باشە بە ڕۆژووی بەڵە ئەستا بە ڕۆژووی ئەنی چ نەخواردووە لە پارژیەوە باشە با هەوڕێکیش وەرگرم باشە گوڵەکەم تۆ چۆنی با قوربان ئەحواڵ چۆنە تەندروستیت باشە سپاس بۆخوای گەورە زۆر باشم زۆر زۆر باشی شکر بۆخوای گەورە سکر بۆ خوا نخڵە وەرگرت ئەرەوەڵا وەرم گرت یاخوارش ساغ بێ ئەی خوشەکەت وەریگرت وڵی نەوەڵا وەری نەگرت ئەمە بۆ خوشەکە باشە نخڵێکی پرتەقاڵی بۆ تۆ ئەی پێم بڵێ تۆ ناوت ڕۆزانە بەڵێ ناو ڕۆزان ینی چی وڵا ڕۆزان یانی زیرێک ئەمی زیرەک بەڵێ تۆش ماشەڵا ناوەکە و بە فڕۆ نایوە زیرەکیشی ناوەڵە لە چیە زۆر زیرەکی وەڵاهی زیاتر لە ئینگلیزیە زیرەکەم شکر بەخوا جا ئاین و ئەوانیش زۆر زۆر زیرەکم شکر ئەتوانین بە ئینگلیزی قسە بکەی بەڵێ ئەتوانم ئەدە بۆ بەنگلیزی بڵێ بە خێربەی کاگارش بۆ گوندەکەمان خۆشحاڵت کردین باشە ینی هەر ئینگلیز بەسڵاوێک بۆ ئەوانیش بگەن بیگەنە چی لەڵ بیڵێ Hello, my name is Rosanne. It is going to Sergalu. It's fried kak Irish. This friend. It's my Rosanne. Lipsimizi he fried for lit Ikis music. ئەی ئافرەم هەر بژی وەڵاهی زیرەکە تۆ ئینگلیزی زانی من كمان. ئەی تۆ چیە زانی لە ئینگلیزی من والله هنديك زعلم. هەندشتمان پێوەڵە شتێکی کەم كم؟ honey. It is my friend Rosa. هاوڕێی ڕۆزانی هەر بژی نایستومیتیۆ باشە ڕۆزانجان تۆ زدووە پێشەوە پێم بڵێ لە ناو ئەم گوندە جوانەیە خۆ بە چیەوە سەرقاڵەکە ڕۆژانە وڵی خۆم باسایکردن و دەرسەکانم دەور دەرسەکانم هەرو هاتوانە ئەنە جارکە بێزارم پیاسەیەک بکەم بم ناوەیتر بخۆم سەیری ئەم دەرس جواناکەم کە لە گوندی سەرگەڵ وا هەیە
هەر خۆم وەک خەڵکی ئێرەم ینی زۆر ئێرەم پێ خۆشە و نایم بچم بۆ یەک شوێنزانی هەرکە لێرە دوورەکەم وڵی یەک ساڵە نەمبینی و زۆر ناخۆشەکە لێرە دوورەکەم و گوندی سەرگەڵوش جوانەکە بەوەی ئەو شاخ و دەرو دەشتە جوانە و هەر هەموو جوانەکانی ئێرە زۆر باشن و هەروە سوودیشانەیە بۆ ئێمە نەوەکەم موبایلێک بەدەستەوە بگرین هەموو ڕۆژێ بەدەستیەوە بگرین هەر چاومانی خۆمانی پێسەقەتکەین. هەروەها من کەم سێری موبایلەکەم گەر سێریشکەم هەم بۆ دەرج دەورەکانم سێریەکەم یاخود بۆ قورئانی شتێک نەمزانی بێت ئەوەندەی سێری بکەم بەم شێو زۆر سێری موبایل ناکەم پێویست ناکات ئەوە پێیان بۆ منداڵانی شەیەکە زۆر سێری موبایلم نەکەن بۆی چاوەکانیان ئەزێتی نەبێت سەیری مناڵان سەیری موبایل نەکەن مناڵان بۆچی ئێستا مناڵ ئێستا زۆر خەریکی موبایلە وڵاهی من خۆم خەریکی موبایلین پێیان یانەگەێنم کە سێری موبایل نەکەن چکە لە بەرەوانیش زۆر شتێکی خراپە بەڵاوایە بۆ چاوەکانیان بۆ شانم هەر بە زۆری بۆ شەوان زۆر خراپە. ئەحاڵ چۆنە باشی یاخواش بە ڕۆژووی باڵە لەش ساغ یاخوا چەند ڕۆژی لێ خواردووە ڵا یەک ڕۆژێکە لێ خواردووە باڵ خەینادی پێ مەویشە بێ گەوری مێویش دەچێتەوە ئەی پۆلی چەندی 5 لەش ساغ بە یاخوا ئەبی بە چی والله نازانم بیر لێ نەگرێتەوە ناوەڵا ئەبی بە دکتۆر ئەبی بە مامۆستا پاڵەوان ئەبی بە چی پاڵەوانی من پاڵەوانی تۆیە باڵە بۆچی پاڵەوانی تۆ ئەخە چکە خوشکمە ئەی گیان ئەی گیان لێ کشە چەند ئەو ناوی چییە ئەو ناوی ڕۆژینە ئەی تۆ منام ڕۆزان ڕۆزان و ڕۆژین خواتە من درێژتان کایاخوا دەمسە ماچێکی کوشەکەش بکەن دەست ڕۆژە تۆ چۆنی باشی تۆ بی بە پاڵەوانی ئەو ئەبی بە چی ناڵا ئەبم بە دکتەر ئەی ئافرەم یەخشان دکتۆری ددان ناڵا دکتەری منداڵە ئەی دەی لەشە ساغ بە ئەگەر لە مناڵانە بێ باشە ئەگەر لەمە بێ ئەگەر لەمە بێ ئەلەمە ئەی تۆ ناوچیە دینا دیناژان بە ڕۆژووی ئەرەوەڵا چەند ڕۆژی لێ خواردووە دوو ئەیدا ئای بینێ زۆر زۆر باشە ئەی تۆبی بەچی وڵا نازانم جارە بیر لێ نەکرێتەوە تۆ چەندی حەوت حەوت ئافرەم ئەی تۆ ناوچیە ئەسمە ئەسمەر ئەسمە ئەسماجان تۆبی بەچی نیشەڵا بم بە دکتۆر ئەی ئافرەم بۆچی کەس زۆر حەزی لە دکتۆریە وڵا نازانم خۆشە دە باشە ئەی تۆ ناوچیە کاردینا کاردینا تۆ بەچی کاردینا دکتۆری دڵ دکتۆری دڵ ئاگا لە دڵمان بێ دە باشە دەستان خۆشە دە باشە دەستان ساغ بێ خوای گەورە سەلامەت کایاخوا سلام علیکم چۆنی ئەحواڵ چۆنە باشی دەستم ماسەکەم ئەحواڵ چۆنە تەندروستی چۆنە باشی شکر خوای گەورە ماندوو نەبی یاخوا سەلامەتی ئەوە لە کوێ بووی ئەیخوا جووتت بەهین کرد بە ئێستر خوا وەڵی مهمە ینی ئێستا شوێنی وای ئێستێژ جاران جووتەکرێ بە ئێستر خوا ئەمێسترەکانیش فەقیرن ئێرەش ساغ بێخوا بە ڕۆژوشی دەیخوا قبولی کە خوالێت قبول کە ئینشاڵڵا ئەی پێمان بڵێ لە کوێ جووتەکەی لەو کێوە جووتەکەی لەش ساغ بێخوا ناڕەحەت نییە بە ئەسپ و ئێستر بەرەوەڵی ناڕەحەتە بەڵان ئیشەکەمان وایە چی بکەین ئیشەکەتان ناوەیە لەش سای پێخوا بۆچی کێڵات ئەرزەکە ئەی جاوگژی دەرەداگە نەیچێری وێرانە بێ ئێ ئەوە سنعاتێ بێ ساڵ بە ساڵی بیچێری و جای دەرنەداتەوە ئەنجنا ساڵە نەیچێری وێرانە بێ لەبەر جاوگژ لەش ساغ بێ عەرەبی ئەم ئەمان بەمەی تۆ ئەو دواوەی کێڵیان بە هەردووکی هەرچێن باردووکیان توانیان نییە بۆ ئەو ئەرزە بکێڵن ئارەوەڵا ئاسانە بۆیان وان ئاسانە بەس بۆی مەگرانە وایە وەڵا ئەمانە بە قووەتن لەش ساغ بێخوا هەموو ڕۆژێ ئەچیت وڵی ئارەوەڵا تاسا دەچین بە زنجە لە مدووە مێوەکە شینێ بێ بە عمل نایە بسی چێری ترێکی لێ بێتەوە تا بێن جیاوازی لێ بێن ڕەزی پێکێڵی بەڵێ لەش ساغ بێخوا خی گەورە سەلامەتکە لە سەعاتچەندەوە لە دەرەوەی عليك السلام ورحمة الله الله دوري ساعات حوت وسيندر ساعات حوت ولا دروي يا ربي خواي قورس من الله يا بله شو من الله يا الله تشوار ماني من وردن لا والله شكو قورن اي ما هي وردن يا لا والله
دەیخواتە من درێژیانکە سلامت لەش یاره ساغ بێخوا سلامت بە یاره قوربانتان دەبڕن بە کاتان نەگرم باشه بە قوربانە بە خوشحال دەستم ماچەکە سەرچاو بە قوربانی ڕۆژ بەخێر خی بێت. گەورە سەلامەتانکە خوامیستان بیاخە خوامیستان بیاخە بوون والله لە ڕست چۆڵام بووین یا خۆلەشتان ساغ بێ ئەم ناوە ڕەزی باشی لێیە خراپ نیارە وڵا باش ڕزەکە چییە ترەی ڕەشە وڵات ترێ ڕەشە و سپیە و ئەو سپی و ڕەشە چۆن چۆنی ئەمە فەرق و جیاوازەکان چییە بۆ منە بتێ هەر ڕەش دەرچێ وڵای لە مێوەکە بێ قاشەکە لێ بگری ئێ کە هەر ڕەش دەرچێ ئەگەر بتەوێش ئیسپی بۆ خەڵک بۆ خواردن بە خۆشی خۆیەتی هەر بۆ ماڵەوەیەتی قاشی جیاوازە نێشێ بەڵێ هەر لە ناو ڕزەکە 20 مێوسی میێوەنێژە بەدەست خۆتە بەدەست خۆتە بیکی بەس ئەتوانین مەتربەشیکی متربەشیکەی ئەتوانین مەتربەشیکەی بەسپی ئاڵا ئەوش خۆشە وەڵی جایسا بە ڕۆژویشین هەرە باسی ئەم تریاکەین لە خۆت و ماعیدە و جەڕسە بۆ لێ هەرە بەخوا ئێستا زۆریشمان برسی ئەمە لە بەیانی سەعات شەشی بەیانی و ڕۆژ شەشی بەیانی بەراڕ ئێستا هیلاک ماندوو بەخوای هیلاش یاخوالشتان سا سەلامت دوورە لێرەوە ئەرە وڵات ئەو شاخی سەر بوون لە هەلاج بووین ئۆ بەخوا ئەم ماتۆڕی چاکە بۆ شتانە خراپ نییە وڵارە ئارە بەخوا کاراسانیە کاراسانە ئەرە وڵا ئیشەکانی بۆ ئاسان کردوین ئەی لەگەڕ ڕەمەزانە چۆنی لەخوای گەورە بە زیاد بێ لێمان نەخواردەوە خوا ناوەڵا ماشەڵا وڵات تۆ پاڵەوان بی لە شەشی بەیانە و لە ئیش بی وڵا لە ڕەمەزان هەر بۆ تۆ ئاو خواردنەوەیە لەخوا بە زیاد بێ هەر بە یەک دەست زۆرین لەگەڵاگری کۆرەوە ئەو لە قوتی خی گەورەیە گەڕەوەڵا لەشە ساغ بێ بۆخوا بەرەکەتە ئیرادی شێوێ ئیرادە ئارە وڵا ئارە وڵا ئێستا تۆ نان لەگەڵ خۆتا بەری بڵێ من لێ بە ڕۆژوو نابممان بە ڕۆژوە بم ئەوە ئیرادەکە دابەزێ لە وڵا وایە بەڵام تو هیچیت پێێنە پێ بڵێ بە ڕۆژۆ بم ئەوە نێتەکەت وایە کە بە ڕۆژووبی وڵا بێ بە تاکیید کەوایە ئەو گومانیتیانە ئەم پیاوە ڕزا هینە ناوی چییە خۆشی توانێت قسە بکە کاکزانای بەڕێست قوربان جا بم کڵاویشەوە ڕێک ئەڵەی چییە ئەڵی نەتەش لەشە ساڵاوە باشە بۆ سەرما بەخوا بەرا سەرمایە ماشڵا گوندەکەتان سارد و خۆشە زۆر پێنکە قوربان ئەی تۆ جەو چۆن لەگەڵ ڕەمەزانە لەخوا بەزای باشیش کرد یاخۆ لەشتا خوا بەرە جوتیارە وڵا یاخۆ لەش ساغ بکاکە جوتیار وەرە من ئەو دەستانتان ماسەکەم ماندوون گەشتان ساغ بە یاخۆ ئیشێکی ڕستێکی حەڵاڵ بە قوربانتان وای گەڵ سەلامەتان کە یاخۆ یان لەگەڵ یا بەرنامە گۆتای پێ بەخاتری خوا بڕنەوەم ترسام الله ئەزانیمە چێخۆ نەبوو خوای نازانم بەس باڕێزە ئەمە باڕێزەیە بەخوا خۆش جامە پیا و ئەمە سووری کەینەوە هەراوانە بەڵام هەموو سۆزی سلێمانی بە قوربان بێ بەس ئەو گەلێ زۆرە نە بەخوا ئەمە بۆرچێکمان بەخواشتی وانە الله ئەو علاقتان لە نیە قەنادی بەخوا خۆش ئەوەستا بە ڕۆژنە بوو مارەکەم خوارد بەخوا ئیشەڵا ئەمە لە بەدەم ڕێگاوی خۆین لە جای چارەس ئارەوەڵا ئەمە ناوی چییە باڕێزا بەڵێ قوربانی دڵەوەم تۆ ناو چی بخۆ سەلامی برابچوو برای گەوری کاک سەلامجان ئێ زۆر باش ئەم باڕێزای ئەخۆین ئیشەڵا ئینشاءالله ئافێتان بێ قوربانتان ئەزیێتان کێشا نانە لە خزمەتانین بە قوربان لەمە ڕۆم پیاویتان بە لە خزمەتانە وڵای وعدمەمەی کێتر داوە بە قوربان وەڵڵا دەیەخوا بە قوربانە دەستم ماچەکە بەخێر بێ بە قوربان لەشتان ساغ بێ بە قوربانتان خواحیسان بێ قوربانتان دا لێ بنەکەم ئێوەشم ڕاگەن بە قوربان ئەوە ناوی باڕێزەیە بۆ گورچی لە باشە بۆ مشتانی گورچی لێ فەرمان وڵایەوەی شتی جوای وت زۆر شتێکی جوانیشە وڵا خۆشە ئیشەڵای لێ خۆیت دە باشە بە قوربانتان تا خواویستان بێت خواتان لەگەڵ وەڵە خۆشەویستان ئەم گیایە لە ڕوو بناری و شاخانە هەیە ناوی باڕێزەیە جا ئەمە ئەڵێ بۆ گورچی لە دەرەجەیەکە ئەم گژوگیایی کە لەم ناوچە شاخانەیە هەیە بەڕاستی بەشێکی زۆری هەر بەخۆی شیفاە جگە لە وشی کە خۆشە و وەکو سەوزە توانێت سەر سفرێش بەکاری بێنی ئەمڕۆ لە ناو ئەم گوندە جوان و دڵڕفێنەیە گوندە جوانەکەی گوندە ناوازەکەی یاخود گوندە سارد و فێنکەکەی سەرگەڵوو
ئەم گوندە جوانە خەڵکەکەیشی ماشاڵڵا زمان شیرین ڕۆشنبیر قسە خۆش گەورە و منداڵیان بەڕاستی قسە خۆش بوون لەناو ئەم گوندە جوانەیە خەڵکێکی زۆر بە ڕز و باخە و مەشغوڵە لەناو ئەم گوندە جوانەیە خەڵکانێکان کە ژیانیان لەسەر فەلاحەتە بەشێکیان وەکو باخی گوندەکانی تر موچە خۆرشی تێدایە و لەگەڵ ئەوەی شا خەڵکەکەیشی ئەوەی کە بەلای منەوە زۆر زۆر گرنگە حەزەکەم هەموو جارێ ئاماژەی پێ بکەم خەڵکی ڕەسەنی ئەم گوندانە میوان دۆستن قسە خۆشن زمان شیرینن زمان پاراون بەڕاستی هەتا وەسفیان کە هێشتاکەمە من لێرە و سپاسی هەموو گونیشینانەکەم کە ڕێزیان لێگرتوین کە میوانداریمانەکەن کە بەدەممانەوەیەن یاخوا میشە ماڵ و سفریان ڕازاوە بێت ئەمەش ئیشاڵا لەگەڵ شۆفێرەکەم و کاکە عومەری وێنەگرە شڵا دوای ئیفتار بەدەم دەمەتەقی و شەڵایی خۆین ئەم سەوزەیە کە زۆر زۆر شتێکی باشە عەلەیکە سەلام عەلەیکە سەلام ئێمە ئەم ڕۆژ بەجێتانە یەڵین ئیشاڵا لە گوندێکی تری هەرێمی کوردستانەوە ئیشاڵا لە شوێنێکی تری هەرێمی کوردستانەوە بە خزمەتان شادەبینەوە ماڵاوا و ڕۆژوتان قبوڵ